سڵاتان لە بێم کاتان باش لە یەکەمین بڕگەی تەندروستیە ئەمە بە شێوەیەکی گشتی باز لە ڤیتامین دی بکەین و باز لە کەمی ئەم ڤیتامینە و هۆکار و چارەسەرەکانی بکەین. ڤیتامین دی یەکێکە لەو ڤیتامینانەی کە لە چاویە توێتەوە وە کاریگەرێکی باشی هەیە لەسەر تەندروستی جەستە و لایەنی دەرونی مرۆڤ. ئەو بڕێ پێویستە ڕۆژانە وەری بگرێ لەشمان 400 پێوانەیە بۆ مناڵ لەدایکبوونەوە تاوەکو تەمەنی 1 ساڵ و لە تەمەنی 1 ساڵ بەرەوسەرەوە 600 بۆ 800 یەکەی پێوانەی لە ڤیتامین دی ڕۆژانە پێویستە. چارەگەیەک هەیە بۆ وەرگرتنی ڤیتامین دی کاریگەرترینیان بریتە لە تیشکی خۆر کاتێک کە ئەیار لە پێستی مرۆڤ جۆرێکی تایبەتی کۆلێسترۆڵ هەیە کاگۆڕە بۆ ڤیتامین دی کە پێویستی بە گۆڕانکاری هەیە لە جگەر و لە گورچیلایە بۆی بێتە شێوەیەکی کارای ڤیتامین دی و لەش بتوانێت سوودی لەوە بگرێت. بۆیە پێویستە هەفتانە 2 جار لە کاتژمێردەی بەیانی بۆ 4 عەسر بتوانین خۆیان بینە بەرخۆر بە نزیکەی 20 دقە بۆ نیو سەعات و پێویستە زۆرترین بەشی جەستەمان بەرتیشکی خۆر بکەوێت بۆ ئەوەی کە ئەم ڤیتامینە دروست بێت. ڕێگێکی تر بریتە لە خواردن کە ڤیتامین دی بە شێوەیەک بە بڕێکی دیاریکراو لە خواردنا هەیە لەوانە بەرهەمە شیرەمەندەکان و شیر و هێلکە جگەلەوە لە ماسی و لە جگەرابوونی هەیە. ڕێگەیەکی تر بریتە لەو خواردنانەی کە بەهێزکراون بە ڤیتامین دی بەروونە خواردنەکانی بەیانیان و شیر کە وا بەرهەمهێنراون کە بڕێک ڤیتامین دییان تایە و ئەو سپلیمنت و حەبانەی کە بەکارهێنن بۆ چارەسەرکردن یاخود بەڕاگرتنی ڕێژەی ڤیتامین دی لە لەشە. ڕۆڵی ڤیتامین دی لە لەشە هانی ڕێخۆڵەکانەیە بۆ مژینی کالیسیۆم کە ڕۆڵیان هەیە لە پتەوکردنی ئەسک و ڕێگیریکردن لەشکانی ئەسک. گەلەوە ئەم ڤیتامینە بەپێی توێژینەوەکان پاراستنی تەندروستی دڵ بە مولەکانی خوێنەیەکە لە ڕۆڵەکانی جگەلەوە بەرگری لەش بەهێزەکە و دژی خانەشە پەنجەکان لە لەشە و ڕۆڵی گرنگی هەیە لە پاراستنی لایەنی دەرونی و میزاجی مرۆڤەکان تا کوێستا لە کۆینەوەکان بەردەوامن بۆ زانینی ڕۆڵەکانی تری ڤیتامین دی لە لەشە. ئەوەی گرنگە لێرەیە و بەشێکی زۆری خەڵک پێوە ئەناڵێن بریتە لە کەمی ڤیتامین دی کە ڕەنگە هەرکەس لە ئێمە بچە پشکنینی ڤیتامین دی ئەنجام بە بڕێکی کەمی ڤیتامینەکە لە لەشدا بوونی هەیە. چەندین هۆکار هەیە بۆ کەمی ڤیتامین دی لە لەشە کە سەرەکی ترین یان خۆرەدانە بەرخۆرە کە وەکو لای ئێمە وەکو ڕۆتینێ بەکار ناهێنرێ جگەلەوە هەر نەخۆشێک هەبێت لە گورچی لە یاخود جگەرە کە ڕێگر بێت لە کاراکردنی ڤیتامینەکە واگەری هەیە ئەم ڤیتامینانە لەو کەسانەیە کەم بێ کە ڕەنگی پێستیان ئەسمەرە یاخود دژەخۆر بەکارهێنن جگەلەوە ئەوانەی کە ڕۆچین و بە هیچ جۆرەی بەرهەمەکانی گۆشت بەکار ناهێنن. ئێستاوی گرنگە چۆن بزانین کە ڤیتامین دی لە لەشمانە کەمە یاخود ئەو نیشانانە چین کە ڕەنگە ئاگادارمانکەنەوە لەوەی کە ڤیتامین دی لە لەشمانە کەم. ئەوەی گرنگە ئەوەیە ڕەنگە ڤیتامین دی لە لەشمانە کەم بێ و ئەسڵەن هیچ نیشانەیەک بوونی نەبێت. بەڵام دیارترین نیشانە کە ئەو کەسانی هەیان بۆ پشکینیان ئەنجام ماوە دەرکەوتۆ ڤیتامین دی لە لەشانە کەمە بریتە لە هەستکردن بە ئازاری ئێسک و ماسووەکان و هەستکردن بە دەشەنووچ. نیشانەیەکی تر بریتە لە نەبوونی خەوێکی تەندروست یاخود نەچوونە ناو قۆناغی خەوی قوڵە و بەردەوامی هەستکردن بە خەواڵووی و ماندوێتی. وەرینی قش هەستکردن بە بێزاری و بەتاقەتی و ماندوێتی بەردەوام و لەگەڵ دڕنگ چاکبوونەوەی برین ڕەنگە نیشانەیەک بن بۆ کەمی ڤیتامین دی لە لەشە. لەم حاڵەتە پێویستە پشکنینی تایبەت بە ڤیتامین دی ئەنجام بدرێ و پێی ڕێژەی کەمی ڤیتامینەکە پێویست بە بینینی پزیشکی پسپۆڕەکە و دیاریکردنی هەنگاوەکانی چارەسەر و بەکارهێنانی ئەو هەموو سەپلیمنتانەی کە گرنگە بۆ بەرزکردنەوەی ڕێژەی ڤیتامین دی لە لەشە. ئەوەی گرنگە ئەوەیە پێویستە کەلتوری خۆدانە بەرخۆ لەناو خۆماندا زیاد بکەین کە بە شێوەیەک هەفتانە 2 جار بۆ ماوەی 20 دقە بۆ نیو سەعات خۆ بدرێتە بەرخۆر لە کاتژمێردەی بەیانی بۆ 4 عەسر و تا بتوانین زۆرترین بەشی پێستمان بەرخۆر بکەوێت بۆ ئەوەی کە بڕێکی باش لە ڤیتامین دی لە جستەمانە دروست بێت. بە هیوا و سوودی هەبوو بێ بۆتان کاتێکی خۆش خۆت.